والله ڕاستەکەی ئەوە دەکرێت ئاسایی بێ بە ئاسایی وەرەگرن بەڵام چکە عەبدوڵڵا ئۆجەلان لەو شوێنێدا هەیە هەر ڕووداوێک لەو شوێنێ دروست ببێت گومانێک دروست دەکات ئەو گومانەش خوێندنەوەی جۆراوجۆری بۆ دەکرێت بەڕاستی یەکێ لەوانە ئەوەیە کە بزانن دەخوا ئەگەر لە ڕۆژێکە عەبدوڵڵا ئۆجەلان بکرێتە ئامانج کاردانەوەی گەلی کوردستان چۆن دەبێت ئەوە لەوانەیە یەکێ لە خوێندنەوەکان بێت دووەم ئەوەیە کە بۆ خودی عەبدوڵڵا ئۆجەلان ئەگەر نامەیەک بێ وەکو تەهدیدێک وەکو هەڕەشەیەک ئەگەر هەندێ مەرجێ ئەنجامی نەدات لەوانەیە بڵێن ئەو دەکرێتە ئامانج بەڕاستی ئەو دەخوێنەوە بۆ دەکرێت یەکەم بۆ ئاراستەی خەڵکی کوردستانی دەکرێت کە بزانن کاردانەوەی خەڵکی کوردستانی چۆن دەبێت ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان شێش ئاوا ڕوویدا دوام ئێمە کە لە دەرەوەی نازانین لەوانەیە هەڕەشەیەک بێ بۆ عەبدوڵڵا ئۆجەلان کە دەبێت هەندێ کار بکە هەندێ لە دوامدا کە لە بەردەوەندی دەوڵەتی تورک بێت ئەگەر نەیکا بڵێن ئەوە ئەمە دەتوانێت کارە بکەین بەڕاستی ئەوەی کە ئەو هەوڵانە بە هەر مەبەستێک بێت کاریش خراپە و دەبێتە هۆی ئەوەی کە خەڵکی کوردستانی و خەڵکانی ئاشتیخواست خەڵکانی ئازادی خواست ئومێدێک هەبوو کە تا ئێستاش کەمیان زۆر ماوە بەوەی کە بوونی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە دورگەی ئیمرالی ببێتە ڕێگایەک بۆ ئاشتیشی پایدار لە نێوان کورد و تورکە و داهاتوویەشی پرشنگدار و پڕ لە ئاسایش بۆ خەڵکی بۆ گەلانی ناو تورکیا فراهم بکات و ئەمجار لە هەمووش گرنگترەوە بەڕاستی بزانین کە بوونی ئۆجەلان لەوێ دەبێت دەوڵەتی تورک بزانێت کە ئۆجەلان لەوێ ناتوانێت وەکو بارمتە مامەڵەی لەگەڵ بکات ئۆجەلان بارمتە نییە ئۆجەلان پەیامێکی سیاسیە کارکتەرێکی سیاسیە و حزبێکی سیاسی بەڕاستی کە دەتوانێت نەخشی هەبێت کە دەتوانێت ڕۆڵی هەبێت لە دیاریکردنی داهاتووی ئاشتی و پێکەوەژیان بۆ گەلانی ناو تورکیا بەڵام ئەگەر تورکیا وەکو بارمتە تەماشا عەبدوڵڵا ئۆجەلانی بکە بێگومان ئەوە کارێکی زۆر خراپەوە دڵنیاش بەو حاڵێکە وەکو بارمتە تەماشا ئۆجەلانیکە ئەنجامێک نادۆزێتەوە کە لە بەرژەوەندی خۆشی بێت ئەوە گرنگە مەسەڵەن کە خەڵکی کوردستانی خاوەندارەتی لە ڕابەری خۆی بکە جا چێ عەبدوڵڵا ئۆجەلان بێ یا چی هەر ڕابەرێکی تر بێ ئەمجار بۆ یەک خاڵی گرنگێک کە بەڕاستی مە دەوێت بیزانین ئەوەی کە ئێستا ئەو پەیامی ئۆجەلان کە ئێستا هەیەی بۆ بەیەکەوەژیان و ئەو پەیامێک هەیەی کە مەسەڵەن نەبوونی دەوڵەت نەتەوە ئەو تیئۆرە ئەو تێزە ئەوە شتێکی باشە حتا بۆ دەوڵەتی تورک کە کەسێک هەیە داوای دەوڵەت ناکات بەڵام بێگومان ئەگەر عەبدوڵڵا ئۆجەلان تووشی هەر کارێکی نەشیاوی بێت کارێکی نەعاقلانە ببێت کە ژیانی بکەوێتە ئامانج جیلی داهاتوو نەوەی داهاتوو کەسانی کە لە دوای ئەو دێن زیاتر پێدا دەگرن لەوەی کە ئیتر ئاشتی لەگەڵ تورکیا ئەنجامی نییە تەنها چارە ئەوەیە کە دەبێت کورد لە تورکیا جابێتەوە و چارەیەشتر نییە بۆی ئەوەی کە ئێستا تورکیا دەیکە بەرامبەر بۆ ئۆجەلانی ئەوە دوا هەوڵێکە دوا پەیامە کە ئیتر کورد لەگەڵ تورک لەگەڵ کورد ناتوان بێکەوەژین چارەچیە جیابوونەوەی بەڵام ئێستا ئەوەی عەبدوڵڵا ئۆجەلان دەیڵێت ئەوەیە کە دەڵێ ئێمە باوەڕمان بە دەوڵەت نەتەوە نییە ئێمە دەتوانین بێکەوەژین لە چوارچێوەی کۆمەنات یا کانتۆن ماناوە دژی پێکەوەژیان بەڵام ئەو پێکەوەژیانێک کە عەبدوڵڵا ئۆجەلان دەڵێ بەڕاستی ئێستا لە بەرژەوەندی خەڵکی دەوڵەتی تورکدا چونکە یەکەم جارە مەسەڵەن عەبدوڵڵا ئۆجەلان دێ کە دەوڵەتی نەتەوە ڕەت دەکاتەوە و تا هەیە سەرکەرێکی کورد لە کوردستانی دەوڵەت نەتەوە ڕەت نەکرێتەوە پێداگریش لێگرتەوە داوای ڕزگاری سەربەخۆی کوردستانی دەکات و کاتێکی ڕابەرێکی کەسێک وەکو عەبدوڵڵا ئۆجەلان دێ داوای ئەوەی دەکات کە ئێمە بێکەوەژین دەوڵەتمان ناوێت ئەوە بە تاکید لە بەرژەوەندی دەوڵەتی تورکیا چونکە دەوڵەتی تورکیا کە لە کورد لە کورد دەترسێ هەدەفی ئەوەیە کە کورد دەوڵەتی نەبێت سنووری دیاریکراوی نەتەوەی نەبێت وەختێکی کە عەبدوڵڵا ئۆجەلان کە ئەوە وەکو تیئۆریەک وەکو تێزێک تەڕع دەکات
بتأكيد ولا برجواندي أو كدولة الترك دي خوازه ولا هم كاتش ده براسي لبرجواندي أشتي جلاني ناس كده وقت تركيا أو قبول نكات من دنيا كهيز راديكال هلا كردستان تركيا لنا وقال لي كده زياتر ده وأوش بيجومان لبرجواندي دولتي تركنيا وأخوانا خاصة غير جاني أوزلان بكرة أماس أو كاتي عبد الله أوزلان بو كرد بيته حسينك إلى الأبد لذهن كرد دمينك كان استعزت حسين دوار تزار شخص عليه الشيعة كان بوتا سرمشقي فكر الشيعة خبات الشيعة كردار الشيعة ودجي معاوية دجي يزيد أجد ترشا وكاركا براستي هم حالة دوباره دبته ومدوار كيتر خلشي عقلمند خلشي كتوزك باوري با شعوري إنساني هبت وباوري با بيكوجاني أشتيانا هبت كارش ناكن ك ليس هذا جاني عبد الله أوزلان بيت بكرة أمان شكاوتهم أو كعبد الله أوزلان استاذ كات سندل لبرجواندي كردات دو أو عندنا لبرجواندي استراتيجي دولتي تركيا أيش بويك عبد الله أوزلان على إما دولتنا تورط دكينا